سڵاوتان لێبێت بازاڕی ئالوگۆڕی دراو بە تایبەت دینار بەرامبەر بە دۆلار جممەی دێت و گەرم و گوڕە دوایەوەی کە چەند مانگێک دۆلار نرخێکی جێگیری بەخۆبینی بەڵام لە ڕۆژی هەینیەوە تاوەکو ئێستا بەرزی و نزمی جارێکی دیکە بەخۆیەوە بینیوە و دۆلار بەرامبەر بە دینار بەرز بۆتەوە هۆکاری ئەو بەرزبوونەوەیە دەمەوێت قسە لەگەڵ شارەزایەکی ماوەڵی دۆلار و دینار بکەم هەڵکەش دەرچی دۆلار بە چەند دۆلار ئێستا بە 142 400 بەرز بەرێ بەرێ ئێوە وەکو شارەزان یعنی هۆکاری بەرزبوونەوەکە چی؟ وڵای یەکەم کشانەوەی ئەمریکا لە عێراقەوە زۆر تاسیری کرد یعنی لۆی هەیەوە زیاتر هەربستیەکەتەوە و سەعب کاتەوە تقریبا هەندێکی نەفت دابەزیە ئەوە زۆر تاسیر دەکا یعنی وەکو عێراق برێمانگەنە باید 3 ملیار ئەوەی دەفرۆشی نەفت یعنی ئەو ماجی 5 ملیاری مەصرفە یعنی ئەوە دائیما لە ئەوەکەی پارەکەی لە کورتی دەداتن لۆیەوە زۆر تاسیری دەکا ئەمە لەگە کەناڵە دیر چاو پێکەوتم کرد بە 37.5 بگوتم داوا لە خەڵک دەکەم ئەوانەی وەرەقەیان فروشتە باوەڕەکانی خۆیان بکڕنەوە احتیمال ئێستاش هەرزانە ئەوە ڕۆژانەیە و سەعرانە لەوانەیە دوورمە بینە پاش انتخابی عێراق تا 160 بڕوادەوە ئێوە زیاد تاسیر دەکا دائما یعنی تەڵەبی زۆرە ئەگەر شتێک تەڵەبی زۆر بوو عەرزی کەم بوو ئەو دائما بەرەو هەستان شانەوەی ئەمریکامان بەرێ پێت وایە یعنی بکشێتەوە گرانتر دەبێت زۆریش زیاتریش یعنی هەندێک لە سیاست مەدارەکان دێن ئەمریکا کە سەعب دەکاتەوە لەوانەیە ئیسرائیل لە هەندێک هێزەیە وشی هەرژی شەعبی وانە لێیان بدا زیاتری یعنی زۆریش زۆر پێشبینی دەکات باشە ئێستا خواست لەسەر دۆلارە یان لەسەر دینار حالی حاضر دۆلار زۆریش باشە هاتنی موچە واناکە دینار نرخەکەی بەرز بیت نەس تاسیری ناکە خەریک لە بۆی ملیۆنێک 500,000 وەردەگری لەوانەیە کابرا و دوومانگەی بای ملیۆنێک شتی بە قەردی ناوێ بای ئۆندەی دەکا یعنی کابرا ناتوانانی پارێز زیادێبی بێ بکاتە وەرەقا ئێستا دۆلار زۆرە لە بازار هەیە نەکاش کەمە ئێستا تەلەبی زۆرترا ئێستا لەوانەیە 50 کەس دۆلاری دەوێت لەوانەیە 10 کەس برێ هەما دائما یعنی مشتری دۆلاری زۆرترە لە بازارێ چی دیکە هەیە یعنی وا بکە تەنها بابەتەکە ئەمریکایان دائما ئیسرائیل و ئێرانیش زۆر تەڵە عوبادەکە ئێستا هەفتەکەی ئەو لای وەرەقە بە 39 یەکسەد بە 32 گرام بوو بەرێ ئێستا کە گوتیان ئەمریکا لە ئێران دەداتن یعنی خەریک تمەنی هەمووی ناز سلێمانی تمەنی ناز سلێمانی دۆلاری بن لەو کاتێ دۆلار لەو محافەزەکانی عێراق هەستا ئێستا وەزعی تومەن چۆنە تومەن بەرەو دابەزینە بەس ئێستا تقریبا ئەو شە گوتیان لەوانێ دانیشتنەچی بکەن شتێک فەرقی کردیە بەزەوانە هەر قسەیەک کاریگەری لەسەر زۆر تاسیری دەکا ئێستا یۆڕۆ پاوان ئێستا لۆن مدرێن پاوان ئەوە لافاو لە ئەوروپای هەستا لە بریتانیا ئێستا پارەکانیان دادەبەزی دەرێ داخلی شەڕێک دەبن پارەکانیان دادەبەزی زێر هەر دەستی ئەوڕۆکە عوملەکان هەمووی بە سیاسەتەوە مەربوطە دینار هەیە لە بازار دینار زۆری ژەیە زۆر هەیە کابرا هەیە دێ بە 2 ملیۆن 5 ملیۆن دۆلاری دەکڕی دەباتە کەواتە ئێستا کێشە لە دینار نییە لە بەس دۆلار کەمترە باقی عێراقش کەم تەوزیع دەکات لە بۆ ئێستا سعری نەفت دابەزێ دۆلاری کەم تەوزیع دەکا لێ مشتری زۆر لەسەری قوربان بم پێ خۆشحاڵم بەڵێ 100 دۆلار بە 142,300 بۆ 400 دینارە خواست لەسەر دۆلار زیاترە دۆلار ڕێژەکەی کەمە لە بازار دینار زیاترە باس هەر بابەتێکی سیاسی بێتەکایە کاریگەری لەسەر نرخی دۆلار و دینار دروست دەکات قسەی کۆتایی ڤار دەیکات.